ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 11 تشرینی یەکەمی 2023 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە جەنگ لە غەزە و جەنگی نێوان حەماس و ئیسرائیل بەرنامەمان دەبێت. پاشان تاوتۆکردنی دۆخی ئێستای کوردستان بەرنامەیەکی ترمان دەبێت و لە کۆتاییشدا سەبارەت بە بردومانی ناوچە سنووریەکان لە کوردستان بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵماندا. لەگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، یەکەم بابەتی ئەمڕۆمان تایبەتە بەو جەنگەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە نێوان حەماس و ئیسرائیلدا سەری هەڵداوە و هەزاران بوونەتە قوربانی. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ عەبدوڵڵا مەحموود، ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە. عەبدوڵڵا مەحموود، ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی خۆتان و بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤ باش و سپاس بۆ تۆش. بڕیار بوو خۆرهەڵاتی ناوەڕاست بکرێتە ناوچەیەکی ئارام، بۆ ئەمە کار زۆر کرا. بەڵام لە ناکاو لە شەمەی ڕابردوو ڕۆژی حەوتی ئەم مانگە هێرشێکی لە ناکاو کرایە سەر ئیسرائیل و تا بێت ڕێژەی قوربانیان لە هەم ئیسرائیل هەم لە کەرتی غەزە ڕوو لە زیادبوونە و جەنگەکەش پێ ناچێت و زوو کۆتایی بێت. ئەمە بۆ ڕوویدا کە کاتێک بڕیار بوو ئارامی ئەو ناوچێدا پۆشێت. بەڵێ، ئەوە کە قەرار بوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارامی بەخۆیەوە بگرێ، من پێم وایە ئەوە تەنها بانگەشەیەکی ڕیاکارانەی ئەمریکا و غەربە کە بانگەشەی ئەوەیان دەکرد کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارام دەکەنەوە یا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە بەرەو پێشکەوتن و ئاڵوگۆڕ دەبن. ئەوە هەمیشە بەتابەتی ئەمریکا و غەرب هەمیشە لە هەموو هەر دەورەیەکی دیاری کراودا بە کۆمەڵێک پرۆژە دێنە ناوە و یەکێک لەو پرۆژانەش باسی ئەوەی کە گوایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارام دەکەن. بەڵام ئەمە تەنها بانگەشەیەکە، ئەگەر لە دنیای واقعدا ئارامکردنی هەر ناوچەیەکی دیاری کرا و هەر گۆشە و کەنارێکی دنیا بەوە دەبێت کە کێشە و گرفتەکانی ئەو گۆشە و ئەو شوێنەی کە نائارامە وەڵامی پێ بدرێتەوە. لە هەر شوێنێکدا ئەگەر کۆمەڵێک گرفتە بێ، کۆمەڵێک کێشە هەبێ، ئەم کێشە و گرفتانە هۆکاری نائارامی ئەم ناوچەیە و ئەو جوغرافیا و ئەو شوێنەن. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش مەیدانی کۆمەڵی کێشەی دیاری کرا و جۆرا و جۆرەکە هیچ کامێک لە کێشەکانی چارەسەر نەبوون و یەکێک لەو کێشە هەرە بناغی و سەرەتاییانەش کە مێژویەکی دوور و درێژی هەیە. یەکێک لەو کێشانە کێشەی فەڵەستینە. چارەسەر نەبوونی کێشەی فەڵەستین یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی نەکرد هۆکارێکی نائارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، هۆکارێکی هەرە سەرەکی بۆ ئەوەیە کە هەمیشە لایەن و حیزب و بزوتنەوەی کۆمەڵایەتی کۆنەپەرستانەش لەسەر زەمینە و ژینگەی ئەم چارەسەر نەکردنی ئەم کێشەی و ئەو گرفتانەی کە لەوێ هەیە سەر هەڵبدەن. بۆیە بەو معنایە ئەوە من پێم وایە تەنها بانگەشەیەکی پوچە کە گوایە قەرارە ئەمان بەتابەتی ئەمریکا و غەرب ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئارامی دەبن. خودی نائارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندە بە سیاسەتی نائینسانی و پەیوەستە بە سیاسەتی پشتیوانیکردن یا ڕێگەگرتن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. یەکێکیش لەو کێشانە مەسەلەی فەڵەستینە. مەسەلەی فەڵەستینە ئەوەی کە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا و ئەمڕۆ ئەکەوینە پێنجەم ڕۆژیەوە، ئەوەی کە ڕەوتی کۆنەپەرست و تیرۆریستی حەماسی ئیسلامی هێرشێکی غافورگیرانەی کردە سەر بەشێک لە شارەکانی ئیسرائیل و شارەکانی ئیسرائیل و تراژیدیایەکی یەکجار گەورەی خوڵقاند. ئەویش هەر درێژەی ئەو نائارامیەیە کە لە 75 ساڵی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست درێژەی هەیە و ئەو کێشەیەش کێشەی فەڵەستینە. ئەوەی کە حەماس کردی ئەو ڕۆژانە هیچ شتێک نییە جگە لە درێژەی
خۆبەستنەوەی حەماس بە پرسێکی دیاریکراوە کە کێشەی فەڵەستینە لە هەلومەرجێکی دیاریکراوی ئێستاییدا کە لە چەند ڕۆژی ڕابردوویدا ڕوویدا بۆ فاکتەکانی ئەتوانین زۆر باسکەین ئێمە دەتوانین لەو چوارچێوێدا ئاماژە بە چەند مەسەلە بکەین کە پێش هەموو شتێکیان من پێم وایە چارەسەر نەکردنی یا شکستی تەرحی ئەمریکا و غەرب بۆ چارەسەری کێشەی فەڵەستین و لە نێویشیاندا پێکێنانی دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان کە چەندین جار لەلایەن خودی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانەوە بە یاسا داوا کراوە ڕەتکردنەوەی ئەمە هۆکارێکی ئەوەیە کە ڕوتێکی وەکو حەماس یا ڕوتی کەیشتەوە حەماس بێن خۆیان بەو مەسلەیەوە هەڵبواسن و لە هەر سەردەمێکدا بچێ تراژیدیای لەو جۆرە بخڵقێنن ئەوەی کە دوێنێ و پێرەی بینیمان ینی مەمەستمەوەیە کە بڵێم یەکەمین هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو ڕووداوی کە چەند ڕۆژ لەمێدا ڕوویدا هۆکارەکەی لە بنەیڕەتا ڕەتکردنەوەی چارەسەری کێشەی فەڵەستینە بە دامەزراندنی دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان کە ئەمە تەرحێکە پێشتر کراوە بەڵام ڕەت کراوەتەوە ڕەتکردنەوەکەشی تەنها ئیسرائیل نییە بە تەنها لەگەڵ ئەوەدا کە ئیسار ڕەتی دەکاتەوە دەیەوێ و پاشەکشە پێ بکە هاوکات ئەمریکا و غەرب بێدەنگێکی ئاشکرا لە بەرامبەر ئەو ڕەتکردنەوەی ئیسرائیل دەکەن و لە وەش واوەتر ئیسرائیل بەردەوام لەو سیاسەتە دژی ئینسانیانەی خۆی لە بەرامبەر خەڵکی فەڵەستیندا بەردەوامە تۆ تەماشایکە ئەم دەورەیە مدبوونێک یا خەواندنێکی گەورەی ئەوەی کە پێی دەڵێن سڵح لە فەڵەستین لە مابینی فەڵەستین و ئیسرائیلدا پێکاتبوو بەڵام لە ماوەی ئەو مدبوون و خەواندنەدا کۆمەڵێک کێشەی دیاریکراوە بوو بەردەوام بوون یەکێک لەوانە بەردەوامی دەوڵەتی ئیسرائیل لە دروستکردنی شار و شارچکەکان لەسەر زەمینی فەڵەستینیەکە دووەم بە دەرەجە سێهەم و چوارەمکردنی خەڵکێک کە هێشتا ئاوارە نەبوون لە ئیسرائیلدا دەژین کە فەڵەستینین دەرەجە سێ و دەرەجە چوار و تەعاملێکی بی ئەندازە ئینسانیان لەگەڵ دەکرێت سێیەم هەموو ڕۆژێ زیادکردنی ئابلۆقەکان چوارەم کردنی غەزا کە نزیکەی 2 ملیۆن و سەر و 2 ملیۆن ئینسانی تایە کردنی بە زیندانێکی یەکجار گەورە کە بە دیواری ئەستور لە دەوری قوت کراوەتەوە ئەمانە هەموو کۆمەڵێک هۆکاری دیاریکراون کە ئیسرائیل بەردەوام بووە لە سەریان لە حاڵێکدا بە پێی بڕیاری نەتەوە یەکگرتوەکان خودی نەتەوە یەکگرتوەکان کە وەسیلێکە بەرەس ئەمریکا و غەربەوە بەڵام ناچار بۆدان بەوەدا بنێک لەبەرەوەی هێندە مەسەلەکە نایاساییە دەستدرێژەکەی ئیسرائیل ئەوەندە وەحشیانەیە تەنانەت ئەمان ناچار بوون داوا بکەن کە لەو ناوچانە بکشێتەوە واز لە دروستکردنی مستەوتەنات یا نیشتەجێکردنی خەڵکی یەهودی توندڕە و لەو شوێنانە بێنێ بەڵام ئەم سیاسەتانە هەمووی بەردەوام بووە چارەسەر ئەکرێکی بێ بەڵام پرسیاری ئەوەی زۆر مەترەحەکە چۆن حەماس توانی لەم کاتەدا ئەم هێرشە ئەنجامداکە پێشتریش هەوڵی هاوشێوە درراوە بەڵام هێزی بەرگری ئیسرائیل و دەستگای هەواڵگیری موساد و ئەوانە توانیویانە شکستی پێبێنن بەڵام ئەم هێرشە لە ناکاوە فراوانی کە بتوانێت زیاتر لە 1000 هاوڵاتی لە ئیسرائیل بکاتە قوربانی چۆن لە ئێستا ئیمکانی بوو ئەمە دوولانەیە لایەنێکی ئەوەی کە زۆر لە ناکاوە خەڵکێک گەڵێن لە ناکاوە من پێم وانێ زۆر لە ناکاو بێ بۆ ئەوانەی کە تووشی شۆک بوون یا لە خودی حەدەسەکە کە ڕوویدا تۆزێک شۆک بەڵام معلومە کە ئەم پلانە بەرنامە ڕێژێکی پێشوەختەی چەند مانگەی بۆ کراوە تەوقیتەکەی دیاری کراوە هێزەکانی بۆ ئامادەکراوە پلانی جۆرا و جۆر و دەستگای هەواڵگری گەورەی لە پشت بووە هەموو ئەوانە من تەسەوەر دەکەم چەندین مانگ و تەنانەت ساڵی خایان دەبێتە پرۆژێکی لەو بابەتە دابندرێت کە بتوانن غافڵگیریەکی یەکجار گەورەی ئەو دەستگا زەبەلاحە بکەن کە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕازدا کە موسادە بەناوبانگە کە توانیمێتی تەنانەت دزە بکاتە سەر نێو سەرانی زۆرێک لە وڵاتانی عەرەبی و نێو سوپای وڵاتانی عەرەبی و نێو دەستگای مخابەراتی وڵاتانی دنیا توانیوێتی ئەم کارە بکە وە مێژوویەکی یەکجار دوور و درێژی هەیە لە تیرۆرکردن و ڕفاندن و پلانی جۆرا و جۆر توانیوێتی ئەم بەڵام ئەم پلانە زۆر وەختەکەی زۆر درێژتر بووە من لام وایە بۆیە زۆر ئەوەی کە دەڵێن زۆر لە ناکاو بوو لە ناکاونە بۆیە بە زۆرێکی کە بڵێم لە ئاسمانێکی بێهەور نەبووە
کۆمەڵێک فاکتی دیاریکرا و دەوریان تیای هەبووە دیارە بەجیالەوەی کە ئەو پلانشتانە بەڵام کۆمەڵی فاکتی کەش دەوریانە بوو یەکەمین شت پاشەکشەکردنی ئەمریکا لە ئاستی دنیادا و سەرهەڵدانی قوتبی کە لە بەرامبەریدا قوت بوونەتەوە ئەمە یەکێکە لە مەسائلە محوەریەکان دووەم خودی ئەو وڵاتانەی کە لەو منتیقەیە هەن کە جاران ئەمانە زۆرتر عامل و گوێ لە مستی ئەمریکا بوون ئێستا خۆیان کاراکتەری دیاریکراون لەو منتیقەیەدا سێیەم بە ئەندازەی ئەوەی کە ئەمریکا کێروی لڕ لە لاوازی کردو و پاشەکشەی کردووە تەنان لە بەرامبەر وڵاتی زۆر بچکۆلەدا دەستەوەستانە هەیمنەکەی نەماوە بە هەمان ئەندازەش ئیسرائیل تووشی پاشەکشە بووە ئەو هینەی ئەو موقعیەتەی جارانی نەماوە ئەمە چوارەم من پێم وایە بەجیا لەوانەش مخابرات و دەستگای جاسوسی حماس و ئەمانە توانیویانە دزە بکەنە نێو بەشێک لە فەرماندەکانیەتە ئیسرائیلەوە هەموو ئەوانە کۆمەڵک فاکتی دیاریکراون کە وا دەکا بتوانن بیکەن بە تایبەتیش کە کۆمەڵک فاکتی کە ژینگەی ئەوەی ساز کردووە کە زمینەی ئەوەی ساز کردووە کە حەماس بتوانێت ئەو بەیە بوەشێنێ عاملەکانیش ئەمانن عاملەکانی ئەوەی کەوتم چارەسەر نەکردنیە و کێشەیە متکردنیە و کێشەیە بەردەوامبوون لە سیاسەتی جێگیرکردن بەردەوامبوون لە سیاسەتی ئابلۆقەدانان بەردەوامبوون لە سیاسەتی ئەو فەڵەستینیانەی کە لەناو ئەوێدا بەردەوامبوون لەوەی کە غەزەیان کردووە بە زیندانێکی گەورە کە لە ناڕەزایەتی لەنێو خودی غەزەشدا بەرز بووەتەوە هەموو ئەوانە پێویستی بەوە بوو کە هێزێک بێ ئەم کارە بقۆزێتەوە کە ئەم کارە بقۆزێتەوە حماس توانیویەتی بە بەرنامە و پلانێکایەتی و ئەزمونیشیان هەیە ئەزمونی پێشتریشیان هەیە توانیویەتی کەڵک لەو موقعیەتە وەربگرێت لەو تەوقیتەدا کە جەژنێکی مەسیحینەکە یەهودیەکان بووە هێرشێکی غافڵ جیرانە بکاتە سەر ئەوێ بەڵام دیارە دەبێ بیرمان نەچێ خودی حملەکەی خودی حماسیش موقعیەتی ضعیف بوو ینی مەبەستمەوەیە خودی حماسیش لە موقعیەتێکی لاوازدا بوو بەڵام بەو حملەیەکە کردی ویستی دوو کار بکە لەلایەکیانەوە ویستی موقعیەتی خۆی بێنێتەوە مەیدان و دووهەمیشیان پەیوەندی بۆەوە نییە کە دەیەوێت دیفاع لە خەڵکی فەڵەستین دەکا هیچ کامێک لەوانە نەبوو بەڵکە دەیەوێت لە معادلاتی داهاتوودا لە سازانی داهاتوودا حەماس ببێتە یەکێک لە یاریکەرە ئەسڵیەکانی یاریکەرە ئەسڵیەکان ینی ئیسرائیل و هیچ دەوڵەتێکی کە نە ئەمریکا نە غەرب نە ئیسرائیل لەمە دووە ناتوانن باسی گەڕانەوە بۆ ڕێکەوتنی ئاشتی بکەن یا باسی هەر جۆرە ڕێکەوتنی چکات تا لەسەر ئەم جەنگێکی ئێستا هەیە بۆ ڕاگررتنی بکەن بێ ئەوەی کە حەماس بەشدار بکەن بۆیە لەو بارەیەوە حماس کەڵکی لە هەموو ئەوانە وەرگرت و خوێندنەوەیکی بۆی هەبووە کە دیارە حماسیش بەتەنها نیە هەروەکو چۆن دەڵێن کە ئیسرائیل وڵاتێکە بەتەنها نیە بەڵکە لە پشتیەوە ئەمریکا و غەرب وەستاون بە هەمان شێوە بۆ حماسیش دەیان گروپ و دەستە و تاقمی کە وەستاون حیزب الله وەستاوە گروپە تیرۆریستەکان لە سووریا وەستاون خودی دەوڵەتی تورکیا وەستاوە دەوڵەتی سووریا وەستاوە جمهوری ئیسلامی وەستاوە خودی رووسیا دەیەوێت کەڵک لە موقعیەتە وەربگرێ بەرحاڵ مەبەستمەوەی ئەمانە زۆرتر دەتوانی بڵێ کە دوو کەمپی بەرامبەر بە یەکن لە مێژوەیەکی دوور و درێژدا هاتوون و لە چوارچەوەی ئەو مێژوەشدا ئەو بە یەکدادانەدا ڕوویان داوە یەکێک لە حکمت و سەرکەوتنی هەر هێزێکی سیاسیش ئەوەیە کە بتوانێت هێزەکەی بەرامبەری غافڵگیر بکە بتوانێت بەو جۆرەی کە دەیەوێت هیچی بشکێنێ کە من پێم وایە ئەو هێرشە فراوانە لە یەک کاتدایە بۆ سەر ئیسرائیل و بۆ سەر ئیسرائیل بە معنای کەلیمە شکاندنی هەژمونیەکی یەکجار گەورە ئیسرائیل بوو کە لە تاریخی پێکاتنی دەوڵەتی ئیسرائیلەوە یا بە زۆرێکی کە بڵێم لە مێژووی داسەپاندنی دەسەڵاتی خۆی بەسەر خەڵکی فەڵەستیندا تووشی نەبووە یعنی لە هەموو جەنگەکانی کەدا ئەگەر ببینین تەماشا دەکەی کە ئیسرائیل هەمیشە پێشڕەوی کردووە هەمیشە دەست پێشکەریەکانی زۆرتری ئەو دیار بوو یاک کەم وا هەبووە بەم جۆرە ئاوە تەنانەت لەو کاتانەشدا کە ئەو کاتەی کە مەسەلەی کێشەی فەڵەستین لە چوارچێوەی دەستەواژەیە لە چوارچێوەی عەرەب ئیسرائیلدا دەچوە پێشەوە لەو سەردەمەشدا ئەوە نەبووە بۆ نمونە سووریا و میسر بەیەکەوە لە بەرامبەر ئیسرائیلدا وەستاونەتەوە بەڵام سەرنجام نەیانتوانیەوە سەرکەون و شوێنی کەیان لەدەستداوە
بۆ نمون لە 1960دا بە هەمان شێوە شوێنی کیان لەرزداوە و لە هەموو ئەو شوێنانەی کە ڕوویداوە ئیسرائیل دواتر پێشڕەوی کردەوە سەرزەمینی زیاتری فەڵەستینیەکانی زیاتر بۆ خۆی بردووە و خەڵکیەکەی لێ نیشتەجێ کردووە. ئەم وەڵامدانەوەی ئەم جارێ حەماس دەتوانم بڵێم کە بە هەموو پێوانەیەک سەرکەوتنێکی گەورە بوو بۆ حەماس، سەرکەوتنێکی بەس بۆ حەماس نەک بۆ خەڵکی فەڵەستین نابێ لێمان تێبچێت، سەرکەوتنێکی گەورە بوو بۆ حەماس کە توانی شکو و هەیمەنەی دەوڵەتی ئیسرائیل لە فەزایەکی تایبەتدا کە خودی ئەمریکاش ڕەوتی ڕوو لە لێژیە تێک بشکێنێت و کە پشتڕاستکردنەوەی ئەمە سەختە، هێشتا سەرەتای ڕووداوەکانە، بەڵام لە دواییدا بێگومان ئەوە معلوم دەبێت کامە ئەمە چۆن کراوە چۆنە وە لە دیوی چکە شایمە دەتوانین ببینین کامە چەندە بە قووەت بووە. هێشتا وەختێک کاردانەوەکانی دەوڵەتی ئیسرائیل ئێستا دەبینین کاردانەوەیشی یەکجار وەحشیانەیە، کاردانەوەیەکە کە ڕوو بە حەماس ئەمە چەندێ حەقانیەتی هەیە، چونکە باز لەوە دەکرێت کە ئیسرائیل مافی خۆیەتی هاوڵاتیانی بپارێزرێت، ئەوەتانێک کردە ڤیددیۆکانی حەماس نیشانەدەن کە چۆن هێرش دەکاتە سەر خەڵکی مەدەنی و خەڵکی مەدەنی بەبارمتە دەگرێت و هەڕەشەی کوشتنیان لێ دەکات و کاری تیرۆریستی ئەنجام دەدات و هەڵبەت لە بەرامبەریشدا ئەو خەریتانە نیشان دەدەن کە فەڵەستین چەندە بچووک بۆتەوە و چەندە نێونەتەوەی بێدەنگ بووە لە بەرامبەر قەزیەی فەڵەستیندا و ئەمە حەقانیت دەدا بە حەماس کە بشێت بەرگری لەم خەڵکە بکات. بە شێوەیەکتر پرسم ئەم کاملا لەسەر حەقەویان ئەو هێرشەی کە ئێستا ئیسرائیل دەستی بۆ بردووە بۆ پاراستنی ئاسایش وەکو خۆیان دەڵێن چەندی حەقانەتی هەیە؟ هەردوو لایەنەکە دوو شێوازی تیرۆریستانیان لە بەرامبەر یەکتردا بەکار کردووە، هەمووی کە حەماس کردی ئەو ڕۆژە و ئەو تراژیدیە ئینسانەی خوڵقاند و هێرشی کردە سەر ئاهەنگ و خەڵکی مەدەنی و کوشتنی سەدان و وابزان هەزاری تێپەڕان زیاتر لە 1000 کەس کوژراوە بە هەزاران بریندارە و بە سەدانیش ڕفێنراون و بێسەرە شوێن کراون. ئەمە هیچ حەقانەتێکی تیانیە و هیچ حەقانەتێک نادا بە هیچ هێزێک و هیچ زۆرە دیکتاتۆریەت خودی دیکتاتۆریەت و تیرۆریزمی خودی دەوڵەتی ئیسرائیلیش حەقانیت نادا بە تیرۆریزمی چکە و کارە بکات. ئەگەر وابێ لە سەراسەری دنیادا دەوڵەتە دیکتاتۆرەکان زۆرن، هێزەکە قرار بێ بەرامبەر بە دیکتاتۆریەت بوەستێتەوە بە تیرۆر ناکرێت. خودی ئەو کردەوەی کە حەماس کردی کردەوەیکی تیرۆرستانە بوو، کردەوەیکی تیرۆرستانەیە بە پشتیوانی چەندێزی دیاریکراو و ئەوەی کە ئیسرائیلی ژێستادەیکات بە هەمان شێوە کردەوەیکی بی ئەندازە تیرۆرستانەیە. باس هیچ حەقێک لە گۆڕێدانە بە پێچەوانەوە هەردوو لایەن ناحەقێکی یەکجار گەورە بەرامبەر بە هەردوو خەڵکی ئیسرائیل و خەڵکی فەڵەستین دەکەن. ئەساسەن جەنگی ئەوان لە بنەڕەتدا ڕوبە و دوانەیە. تۆ تەماشایکە لە هەموو ئەو ئامارانەی کە کوژراوانەی کە ڕووی داون لە 5 ڕۆژی ڕابردوودا چ لە غەزا چ لە ئیسرائیل زوربەی هەرە زۆری ینی زوربەی هەرە زۆریان ینی زوربەی مطلقیان خەڵکی مەدەنین، خەڵکی بێچەکن، ژن و مناڵ و پەککەوتن، هیچ ئەوانە خۆجێیش نینەوانە کە کوژراون، هیچ کامێک لەوانە لە سەرانی ئەم دەوڵەتانە نین، سوپاکەیان نییە، دام و دەستگا هەواڵگریەکانیان نییە، بارەگا سەربازیەکانیان نیە. هەتا لەو حاڵەتانەشدا ئەگەر قرار بێ هێزێکی سیاسی حەقانیت بە خۆیدا هێرش بکاتە سەر دوژمنێکی خۆی، ئەو وەختەی کە دەبینێ خەڵکێک تیای دەبێتە قوربانی، مافی ئەوەی نییە و دەست بۆ ئەو کارە بەرێ. بەڵام چ دەوڵەتی ئیسرائیل و چ حەماس هیچ دەستپارێزیەکی ناکەن و هیچ کامێکیان نەک لەسەر حەق نین، هەردووچیان لە بەرامبەر حقیقەتی ئەوەی کە دەبێت دەستی ئەم دوانە دوور بخرێتەوە لەسەر خەڵکی فەڵەستین و ئیسرائیل. ئەمە حقیقەتەکە ئەوەیە کە ئەم دوانە لە دژی خەڵکی ئیسرائیل و خەڵکی فەڵەستین لە کەوتونەتە نێو بەرامبەرچەیەکی دیاریکراوە بۆ خۆیان لەلایەکەوە کە ئیسرائیلە دەیەوێت بە ملهوڕی خۆی هەموو سەرزەمینی فەڵەستینی داگیر بکات و بیبە بۆ خۆی وەک کەڵەگایەک و ئەمریکا و غەربیش پشتیوانی لێ دەکەن و طراحی بۆ دەکەن. بە تایبەتی ئەگەر من دوای باسی میدیای غەربی دەکەم چ دەکەن وەلەو لاشەوە لە ئێستادا کە دیارە لەرەس ئەوەی کە پێ دەڵێن
بەشی عەربی نەماوەتەوە زۆرتر کەوتۆ دەست جەرایانات و ڕەوگەلی ئیسلامی بە تایبەتی دوای ئەمڕۆداوای حەماس ئەوەندەی کە ئیسلامی سیاسی مەیدانداری خۆی لە کێشەی فەڵەستیندا دەکات خۆی پێ هەڵدەواسێ بەڵام ئەویش نەک بۆ چارەسەری کێشەی فەڵەستین ئەگەر ئیسرائیل بۆ ئەوەیەتی دەیەوێت وەک قوتبێکی گەورە و پایگایەکی گەورەی ئەمریکا لە مەندیقە و ڕۆژهەڵاتی ناوەڕازدا هێزێکی بێڕکەبار بێت و لە هەمان کاتیشدا نەفی هەتا وجودی خەڵکی فەڵەستین و هەتا سەرزەمینی فەڵەستین کاتە و هەمووی داگیر بکە ئەمە خواستی بێ بۆ حەماسیش بە هەمان شێوە بۆ چارەسەر و ئەوە دیفاع لە خەڵکی غەزە و خەڵکی ئەو لێ قەوماوە نییە یەکێک لە کارەکانی حەماس تا ئەوەیە کە بتوانێت ئەم بزوتنەوە ناڕزایەتی لە خودی خەزەیە لە بەرامبەر دژی دەسەڵاتی حەماسەیەتێکی بشکێنێ خودی حەماس زەرەیانێکی ئیسلامیە دەیەوێت لە جوغرافیای سیاسی دنیادا لە واقعیەتی ئێستادا بەشی پێ ببڕێت بۆ ئەو پێش برانە ناچار خۆیان هەڵبواسن بە کێشەی دیاریکرا و مەسائلی زۆرا و زۆرەوە یەکێک لەو کێشانە مەسەلەی فەڵەستینە دەورەیەکی ئەم کێشەیە چارەسەر یەکجاری وەرگرێ خەڵکی ئەو ناوچەیە بتوانن بە ئارامی بژین هەمیشە لە مەترسی ئەوەدا نەبن کە هێزێک ئەیا بە سەریان ناماڵەکانیان بردومانە کرێت و هەتاوەکو دوایی ڕێگە چارەی گونجاو بۆ کۆتایی هێنان بەم کێشەیە چییە لە ڕوانگەی ئێوەکو دوا پرسیارم پێم باشە بەڵام پێم باشە یەک ئیجازەم بە یەک دقە بە کورتی باسی میدیای غەرب بکەم فەرموون ئەیتی تەماشای کە ئەو جەنگە چەندە وەحشیانەیە کە ئێستا بەڕێوە دەچێ میدیای غەرب و ڕاستی بۆرژوازی بە هەمان ئەندازە وەحشیانەیە کە خەریکە پشتیوانی لە لۆژێکی شەڕ پشتیوانی لە تیرۆریزمێکی ئاشکای دەوڵەتی ئیسرائیلی دەکات خەریکن دنیایان لەسەرەوە بارهێناوە برینی ئاو کارەبا لە خەڵکی غەزە چەند ملیۆن خەڵکی غەزە نایان جوڵێنێ برینی کارەبا برینی ئاو برینی سوتەمەنی برینی خۆراک برینی کۆمەکەکان برینی داو و دەرمان هیچ کامێک لەوانە گۆشەیەک لە میدیای بورژوازی غەرب پێک ناهێنێ هەمویان ئێستا باس لەسەرەوە دەکەن کە دەیانەوێ لە ژێر پاساوی ئەوەی کە ئیسرائیل گوایە بەرگری لە خۆی بکە حەقی بەرگری لە خۆکردنی هەیە یعنی دەستی ئیسرائیلیان ئاوەڵا کردووە بۆ ئەوەی لە هێرشەکانی خۆی بەردەوام بێت بۆ سەر خەڵکی فەڵەستین وەسە خەڵکی فەڵەستین ئەو میدیایەکە بە بۆچوونی من ئەرکی هەموو ئینسانێکی ئازادی خوازی پێشکەوتن خواز و بە تایبەتی چەپ و کۆمەنیزم و بزوتنەوەی کرێکاریە کە خەڵکی دنیا دەبێت لەژێر تەپوتۆزی ئەم تەبلیغاتە فراوانە کە کاریگەریەکەی بەقەدەر کوشتاری بۆمبەکان ئەگەر زیاتر نەبێ کەمتر نیە دەبێت دەرکێشێ تەبلیغاتێکی یەکجار وەسعی کۆنەپەرستانەیە کە بە تەواوەتی خەریکە هەمووی گۆڕاوە تەنانەت بە جۆرێک وای لێ کردووە تەسی لەسەر خەڵک داناوە بەشێک لەو تەبلیغاتی ئەو چەند ڕۆژەی ڕابردوو کردوویەتی بە هەمان ئەندازەی جەنگەکە کۆنەپەرستانە وەحشیانە تیرۆرستانەیە لەسەرەوە تا ئەوەندەی بەڕێگە چارە دەگەڕێتەوە لە ئێستادا چەند مەسەلە زۆر مهمە وەکو ڕێگە چارەیەک کە دەتوانێت کۆتایی بەمە بێن یەکەم پێش هەموو شتێک ڕاگررتنی دەست بەجێی جەنگ ئێستا دەست بەجێی جەنگ یەکێکە لە هەنگاوە هەرە لە پێشەکان کە ڕێبێدەستی تۆ ببرێ ئەمەش یعنی ئەوەی کە فەورەن کۆتایی بهێندرێت چ بە بۆمباران و ڕاکێت و موشەکەکانی حەماس بۆ سەر شارەکانی ئیسرائیل و کۆتایی هێنانی بۆمباباران و زەمینە سازیەکانی کە دەوڵەتی ئیسرائیل دۆخی جەنگی ڕاگەیاندووە بۆ هێرش بۆ سەر غەزە و تێکڕەباندنی بنەماکانی یعنی کۆتایی هێنان بەمە ئەم دوو خاڵی هەرە بنەڕەتین یعنی کۆتایی هێنان بە جەنگ کۆتایی هێنان بە بۆمباباران لە هەردوو تەرەفەوە ئەوە هەنگاوی سەرەکیە و خاڵێکی کە جارێکی کە خستنە ژێرگوشاری ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتیە بەوەی کە ئیسرائیل بە تایبەتی دەوڵەتی ئیسرائیل ناچار بەوە بکرێکە گەڕێتەوە بۆ ئەوەی کە پێی دەڵێن لە کەوانەدا سڵحی ئاشتی یا ڕێکەوتنی ئاشتی گەڕێنەوە بۆ ئەمە کە دیارە ئەمەش دەبێت ڕاستەوخۆ ئەوە بگرێتەوە پێش ئەو کاتانەی کە سەرزەمینی فەڵەستینیەکان داگیر کراوە ناکرێتەوە صلح بکەی بەوەی کە ئێستاکرا یعنی قبول کرد دەبێ دەوڵەتی ئیسرائیل ناچار بەوە بکرێ وە کۆمەلگای دەوڵەتی و ڕێکخراوی نەتەوەیەکان ناچار بکرێگەنا بە خۆشی خۆیان نیکەن ناچار بەوە بکرێن کە گەڕێنەوە بۆ ئەمە کامە هەموو ئەوانەی تایە گەڕانەوە بۆ صلح
کۆتایی هێنان بە جێگیرکردنی یەهودیەکان لەسەر زمینی فەڵەستین، دانی حەق بە فەڵەستینیەکان و هاوکات لەگەڵ ئەوانەدا بە ئاراستی پێکێنانی دەوڵەتێکی کە بۆ فەڵەستینیەکان، یعنی بوونی دوو دەوڵەت لەم شوێنە دەتوانێت کۆتایی بەم مەسەلە بێنێ. بەبێ ئەمە نە ئەم شەڕە کۆتایی پێدێ، نە حەماسەکان کۆتاییان پێدێ، نە تیرۆریزمی دەوڵەتی ئیسرائیل کۆتایی پێدێ، نە ملهوڕیەکانی ئەمریکا و پشتیوانی غەرب بۆ ئیسرائیل کۆتایی پێدێ، و نە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەتوانێت ئارامی بەخۆیەوە ببینێ. شتی وا ممکن نییە ئیلا ڕێگە چارە ئەمانەیە. بەبێ ئەم ڕێگا چارانە، بەڵام لە ئێستادا ئەولەویەت هەتا پێش گەڕانەوە بۆ سڵح و باس لە پێکێنانی دەوڵەت، ڕاگررتنی هەر ئێستای ئەو خوێنبەربوونەیە کە لە تەرەفی هەردوو لاوە درێژەی هەیە بە شێوەیەکی زۆر وحشیانە دەچێتە پێشەوە. ئەمەیە و دوای ئەوە گەڕانەوەی بۆ مەسلەی سڵح و سڵحی لە ڕاستای جێبەجێکردنی ئەو بڕیارانەی نەتەوەی یەکگرتوەکان و کە لە 48ەوە دیارات ئەوە نەتەوە یەکگرتوەکان بڕیاری داوە کە مافی فەڵەستینیەکانە دەوڵەتێکی خۆیانیان هەبێت. ئەمامێ بەڵام بەرنامەکانەوە زیاتر دەرفەت ئەم بابەتە ئەهێنێ زۆر زیاتر قسەی لەسەر بکەین. لێرەدا عەبدوڵڵا مەحموود زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و بەشدار بوویت لە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا. زۆر سپاس بۆ ئێوە جارێکیشکەوە بۆ بینەران و بیسەرانی پێشنگ تیڤی هەر بژی. زۆر سپاس. ئازیزان، پاشکەمێکی تر بەرنامان دەبێت لە سەردۆخی ئێستای کوردستان. لاگەڵمان بێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز، لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بەردەوامین و هەلومەرجی سیاسی ئێستای کوردستان تاوتێ دەکەین لەگەڵ ئیبراهیم حوسەین. ئیبراهیم حوسەین، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش و ساوڕێز بۆ بیسەران و گوێگرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ ماندوو نەبن. ئەگەر ئێوە باز لە دۆخی ئێستای کوردستان بکەن، سەرێکی ترین بابەتەکان چین کە ئەهێنێت مرۆڤ سەرنجی بچێتە سەر و قسەی لەسەر بکات؟ هەلومەرجی کوردستان ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە و بابەتی گەرمی گفتوگوی هەر هاوڵاتی دانیشتووی کوردستانی ئەوڕۆیە، ئەو هەلومەرجێکە لە کوردستانە هەیە کە ناوی چی بوو؟ ئەم بێچارەیە، ئەم بێخاوەنیە، ئەم هەڵواسراویە، ئەم حاڵەتە ئۆردوگایەکە طبقەی دەسەڵاتداری کوردایەتی دای سەپاندووە تاکەی خەراغە بەردەوام بێت و بەکوێگا ئەم لەبەر ڕۆیشتنە ئەم بێچارەیە، ئەم هەڵواسراویە، ئەم حاڵەتە ئۆردوگاییە کە تیایدا خەڵک نازانێ ئەم شوێنە بەڕاستی ئۆردوگایە یان شوێنێکی ئاساییە بۆ ژیانکردن کە تیایدا شەرەتوانێت کار بکات، ژیان بکات، ئابووری بچرخێ، سیاست بچرخێ، ئیدارە و بەڕێوەبردننی کۆمەلگا بچرخێ، خەستەخانە و مەکتەب و هەموو پرۆسە جۆراجۆرەکانی ژیانێکی مەدەنی ئاسایی تیایدا بچرخێ. ئێستا کوردستان لەم حاڵەتە بەدەرە، وەکو جوغرافیایەکی بێ پێناسەوە یەک خەڵکەکەی سەرگەردانە شارەنووسی هەڵواسراوە، تیایدا دوو هێزی میلیشیا خەریکن مقدراتی ئەو خەڵکە، چارەنووسی ئەو خەڵکە، ژیان و نان و کاری ئەو خەڵکیان بەبارم تێگرتووە و باسێکی گەرمی ئەمڕۆیە تاکەی ئەم هێزە میلیشیا کۆنە پەرستانە قەرارە ژیان و چارەنووسی ئەم خەڵکە بە چوارچێوەی پرۆژەی کۆنەپەرستانی فیدرالیستیە هەروە وێرانکردن لە بەرێکی هەڵوەشێنن. ئەمە باسێکە لە هەموو شوێنێکا کرێ، لە هەموو کۆنەڵەتی خەڵکی کوردستانە، لە نێو گەنجا، لە نێو مامۆستایانە، لە نێو فەرمانبەرانە، لە نێو کرێکارانە، هەموو بەشەکانی خەڵکی کۆمەلگایە ئەم باسە لە ئارادایە کەی ئەم بەشەریەتە لەم بێچارەی و سەرگەردانیە ڕزگاری ئەبێت. خەڵکارەکات، مامۆستاکارەکات، مۆزەف و فەرمانبەرکارەکەن، تەبەقەی کرێکار و چینی کرێکار و کۆمەلگایە ئەچەرخێنن، بەڵام حتا حەقی کارکردەکان وەرناگرێت. کەسێک نییە تەکلیفی ئەوانە ڕوون کاتەوە بەسەر بەشەر کارەکات
کارەکە هاوڵاتی وڵاتەکە کارەکە سێمان معاشی نادنێت حەقی کارەکەی پێ نادرێ. بەڵام لەسەر خزمەتگوزاریەکان پێم خۆشە ئاماژە بە ئەو بکەم ئەم ڕۆگەم لە پاڤڵ تاڵەبانی بوو ئەیوت ئێمە لە 91ەوە دەسەڵاتمان بەدەستەوە بەڵام نەمانتوانیوە کارەبا بۆ خەڵکی دابین بکەین ئەمە ئەترافێکە دەسەڵاتداران خۆیان دەیکەن پرسیار ئەوەیە نەیانتوانیوە بیکەن یاخود نایکەن نەیانویستووە بیکەن وە بەدیلی ئەمە چیە کە دەسەڵاتێک نەتوانێت لە 32 ساڵدا کارەبا دابین بکات چی پێویستێکی بۆ کۆمەڵگە هەیە؟ ئەو اعترافە دەمێکە دەیکەم بە زمانی جۆراوجۆر بە شێوەی جۆراوجۆر اعترافە دەیکەم کە ئەوان لیاقەتی ئەوەیان نییە کە کۆمەڵگایەکی دروست بەڕێ بکەن ئابوویەکی دروست بەڕێ بکەن ژیانێکی ئاسایی بنیاد بنێن ئەمە تازە بە تازە کە پاڤڵ تاڵەبانی و اعترافە دەکات بەڵام ئەمە حقیقەتێکی تاڵە کە خەڵکی کوردستان 30 ساڵە تیاژی خەڵکی کوردستان 30 ساڵە کارەبای تەمین نییە ژیانی تەمین نییە ئاسایشی تەمین نییە چارەنووسی نادیار و هەڵواسراوە ئەمڕۆ بەسبەینی ئەکرێت ئەمانە ئەو بزوتنەوەی کێشێتی نیشتمانی کوردستان و لەسەر پاڤڵ تاڵەبانی کە ئێستا ڕئیس و سەرۆکی یەکێک لە حیزب و باڵەکانی ئەو بزوتنەوەی قەومی کورد بزوتنەوەی چینی دەسەڵاتدارە وەکو واقعێتە خەڵکی کوردستان هەموو ڕۆژ دەست و پەنجیان لەگەڵ ئەو بێچارەیی و داماویە کە ئەوان سەپاندویانە نەک نەیانتوانیوە کە ژیانی خەڵکی کوردستان لانی کەمی پێداویستەکانی ژیانێکی ئاسایی لە کۆمەڵگای کوردستانە دابسەپێنن بەڵکە خۆیان باعسی ئەوە بوون کە ئەو کۆمەڵگایە دەستی بە ئیمکاناتی پێویست بۆ ڕێخستنەوەی کۆمەڵگای ڕانەگات ڕێگری واقعی ئەوانن کە وایان کردووە کۆمەڵگایە لەو داماویە لەو بێچارەیە لەو لەبەرپۆشتنە هەموو ڕۆژەیەدا بژی کە دەبێت تقریبا 30 ساڵ لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئەم ئەحزابی کوردایەتی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد تەبەقەی دەسەڵاتداری کوردستانی ئەمڕۆ لە چوارچوەی پرۆژەی کۆنەپەرستانەی فیدرالیستە کۆمەڵگایان لەبەریەک هەڵوەشان بووە کۆمەڵگایان داماو کردووە بەرزانیش بوو ئەو ئەیوت بۆ ئەوەی کە ئەم کێشانە لە عێراق و کوردستانە چارەسەر بێت ئەوە سەر لە نوێ بنیادنانەوەی فیدرالیزم و دەستپێوەگرتنی ئەم فیدرالیسمەیە وەکەوەی کە لە 2023 لەسەری ڕێکەوتووی سەرنج ئێوە لەسەرم قسانە چییە؟ فیدرالیزم پرۆژەیەکی بە معنای کلمە پرۆژەیەکی کۆنەپەرستانە و خەتەرناک تا ئەو پەڕی خۆیەتی ئەوەی کە ئێستا خەڵکی کوردستان تیا ئەژی ئەوەی کە ئێستا خەڵکی کوردستان هەر پلێکی بەدەستی میلیشیایەکەوەیە بۆ خودبەرهەمی فیدرالیزمە حتى عراق مثلا پروژه کۆنەپەرستانەیە کە هێنان بە ناوی فیدرالیزمەوە نەکرد عێراق هەموو نەکرد کوردستان هەموو عێراقی داغان کرد ژیانی مەدەنی وێران کرد وای کرد کە ئەحزابی کۆنەپەرستی ئەو ناوچەیە کۆنەپەرستترین هێزی چینی دەسەڵاتداری ئەو ناوچەیە مەبەستن عێراق و کوردستان هەتا هەموو ناوچەکەیە بتوانن ناسنامەی هاوڵاتیانی ئەو وڵاتە عێراق بە کوردستانیشەوە داغام کرد لێرانی کرد لەبەرێکی هەڵتەکێنن شەقاری بکەن دام بۆ ئەوەی هەر کەسە وای واکەن بۆ جۆرەی کە ئێستا دروستیان کردوە دروستی بکەن کە تیایدا چارەنووسی ئەو خەڵکە بەدەستی ئەم باندانە بەو شێوەیە کە ئێستا هەیە گیر بخوات ئەمە بەشێکە لە پرۆژەی کۆنەپەرستانی فیدرالی و بەرەنجامێکی ئەم هەلمەرجەم کارەساتبار و ئەم لە بەرپۆشتن بێچارەیە سیاسی و کۆمەڵایەتی کە لە کوردستانی ئەمڕۆدا هەیە دقیقاً بەرهەمی فیدرالیزمە دقیقاً سەرنجامێکی منطقی و ناچاری ئەو دابەشکاریە قەومی و مەذهەبیەیە لە پشتیەوە ئەڵگێزە میلیشیا و میلیشیای قەومی و میلیشیای مەذهەبی و تائیفی و ئەوانە قاندیان تا ماوەیەکی زۆر
درێژ لە عێراقی فدراڵە بەشەر لەسەر ناو ئەکوژرا، ناو عومەر وایە ئەکوژرا، ناو عەلی وایە ئەکوژرا، کوشتنی زنجیرەی لەسەر هەویەت ئەوەی کە پێی دەڵێن ناسنامە لە عێراق سەر هەزاران کەسی کردە قوربانی. ئەم جەنگەی کە لە کوردستانە لە بینی هەردوو باڵی بۆرژوازی کووردا لەسەر مەسەلە یەکلاکردنەوەی دەسەڵات و لەسەر مەسەلەی دەستبەسراگرتنی ئیمکاناتان لەسەر هەزاران خەڵکی کوێکار و زەحمەتکێشی ڕۆڵەی خێکار و زەحمەتکێشی کردە قوربانی، شەڕ لەسەر بوومەرێک، شەڕ لەسەر داهاتەکان، شەڕ لەسەر هەموو ئەوانە ماوەیەکی ئێزگار زۆر ئەو کۆمەلگایە وێران کرد، داهانی کرد و ئەو دەسەڵات بۆیە ئەوەی ئێستا هەیە داڕوخانی خەریکە جارێک تر داڕوخانی پرۆژەی کۆنەپرستانەی فیدرالیستی کاسە و کوزەکەی سەرنجامەکەی ئاکامە زیاندارەکانی خەریکە بەناوی خەڵک و بەسەری خەڵکە دەشکێنەوە. ئەم پرۆژەیە پرسەنی کردووە، ئەم پرۆژەیە بۆتە خۆی ئەو دروستکردنی ئەم حاڵەتە سیاسی و کۆمەڵایەتیە کە تەنیا دەکرێت پێی بڵین بریتە لە بێ ئیرادەکردنێکی ملیۆنی خەڵک بۆ ئێستا خەڵکی کوردستان و عێراق گەربیەوێ مەسەلەن تەکلیفی ژیانی خۆیەک لا بکاتەوە لە هەولێر ئەگەر بە شێوەیەک هەڵس و کۆکدا لە سلێمانی ئەوێ بە شێوەیەکی تر هەڵس و کۆکدا لە بەسڕا ئەوێ بە شێوەیەک هەڵس و کۆکدا لە شوێنێکی تر بەپێی قودرەتی ئەو میلیشیایی کە لەو شوێنەدا دەسەڵاتدارە بە شێوەیەک بە شێوەیەکی تر هەڵس و کۆکدا. ئەمەیە بکەم چونکە ئەمە وەکو خۆشتان ئاماژەتان پێدا کە باسی گەرمینی و فەرمانبەران و کرێکەران و خەڵکی ئەمڕۆ لە کوردستان چۆنەتی دەرباز بوونە لە هەلومەرجی ئێستاە. ئەگەر فیدراڵیەت ئەمە بێکە ئاماژەتان پێدا، ئاماژەتان بە بوونی دەسەڵاتدارانی ئێستادا، بەدیلەکانی تر بۆ نەوەی نوێ باز لە هەڵبژاردن دەکات، ئەحزابەکانی تری ئیسلامی بۆ نەباز لەو دەکەن کە گەڕانەوە بۆ مەرکەزیەتی عێراق و هەتاوەکو دوایی. بەڵام ئێوە لە ڕوانگەی ئێوە خەڵکی کوردستان چی ڕێگە چارەیەکی تری لە بەردەمدا هەیە؟ ئەزانی چۆنا مەسەلەی چارەسەر ئەوەی کە چاوەڕوانی ئەوە بکرێت لە توارچەوەی هەمان دەسەڵاتە، هەمان شێوە بەڕێوەبردنە، هەمان لە توارچەوەی یان لە ژێرسایی دەسەڵاتی هەمان چینی دەسەڵاتدارە بکرێ بەشەر چاوەڕوانی ئازادی بکات، ڕزگاربوون لەو هەلومەرجە بکات، چاوەڕوانێکی پوچە ناکرێتەوە بە فەرزی درێژەکێشانی ئەم هەلومەرجە، بە فەرزی درێژەکێشانی ئەم شێوە لە دەسەڵات و لە بەڕێوەبردننی چینی دەسەڵاتدار چاوەڕوانی ئازادی بکەیت، چاوەڕوانی ڕزگاری بکەیت، حتا چاوەڕوانی هەڵبژاردنێکی دروست لەو کۆمەلگایەدا بکەیت. ئەمانە کە باسی هەڵبژاردن دەکەن و حاصل باسی تەرتیباتێک دەکەن کە خۆیان پێشتر لەسەری بڕاونەتەوە کە تیایدا ئیرادەی خەڵک ئیرادە لە خەڵک سەندراوە، خەڵکێکی ئیرادەیەکی بۆ بڕیاردان لەسەر ژیان و چارەنووسی خۆی نییە، لەسەر دیاریکردنی چارەنووسی سیاسی خۆی نییە، چارەنووسی ئابووری خۆی نییە. ئەم چوارچێوەیە بە هەر معنایە هەر هەڵبژاردنێکی شکل فەرمایش و کارتۆنی بکەن لەوە ناگۆڕێکە لەم چوارچێوەیەدا لە چوارچێوەی دەسەڵاتی ئەماندا خەڵک بە ئیرادەیە، خەڵک بێ دەسەڵاتە، خەڵک دەسەڵاتی بڕیاردان لەسەر ژیان و چارەنووسی خۆی نییە، خەڵک مافی بڕیاردان لەسەر ئەوەی نییە کە مەسەلەن داوا بکات یان ئیمکانی فعلی و واقعی بۆ ئەوە هەبێت کە داهاتەکانی ئەو کۆمەلگایە بخاتە ژێر چاودێری خۆی بۆ نیازەکانی خۆی بەکاری بێنێت. ئەوەی کە نەوەی نوێ ئەوانە باسی هەڵبژاردن ئەوان ئەکەن خۆیان لە ڕاستیە ئومێدێکی ئەو تویان بۆ نییە، یعنی باسەکەم مەسەلەکەەوە نییە بتوانن لەو وڵاتەدا مەسەلەن هەڵبژاردنێکی دروست و پەرلەمانێکی دروست ڕێکخەن بیخەنە سەر پێ. ئەمە تەواو بوو، ئەم باسە بەگشتی تەواو بووە. یەکی تری لە بەردەمدا هەیە دڵێ ڕێگا ئەوەیە ئەوەی کە تەجروبەی واقعی نیشانی داوە ڕزگاربوونە لەم هەلومەرجە، یعنی مەسەلەی ئەساسی خەڵکی کوردستان ڕزگاربوونە لەو هەلومەرجە بە هەڵبژاردنیەوە، بە پەرلەمانیەوە، بە فیدرالیزمیەوە، بە هەموو ئەو بێچارەیەی کە لە چوارچێوەی ئەم ئەزمونە سیاسیە ئەم شێوە لە بەڕێوەبردننی کۆمەلگایە بووە بە نسیبی خەڵک. ڕێگاکە پوچە تۆ بتەوێت ڕزگار بی لە هەلومەرجە بە کۆمەکی بۆرژوازی خۆی، بتەوێت بە کۆمەکی بۆرژوازی هەندێک بەشی بۆرژوازی لە دەسەڵاتی بۆرژوازی ڕزگار بێ. ئەمە خەونە، ئەم خەیاڵە،
ئەمانە تەنیا دانەوێت خەڵک بێنە پای سیناریۆیەکی گاڵتەجارانە کە ناوی لێ ئەنن هەڵبژاردن. ئەگەر بەڕاستی خەڵکی کوردستان ئازاد بێت لەوەی کە دەیەوێت هەرێکم ڕۆژ پێ دەڵێ ئەم دەسەڵاتە قۆڕی ناکات. من ئەگەر خەڵکی هەولێر ئازاد بێت بە فعلی ئازاد بێت بە فعلی بیان بتوانێت بڕیار بدات دەڵێت بۆی من ئازاد بوون بۆم دەسەڵاتە نەمێنێت دەبێ ئەو نەکبەتیە نەمێنێت ئەو دەسەڵاتە بەسەر مندا فەرزی کردووە. خەڵکی سلێمانی هەمان شێوە بەڕاستی ئەگەر ئێمە فەرزکەین کە خەڵکی کوردستان هەلومەرجێکی ئازاد دێتە ئاراوە تێیدا بتوانێت گزارش لە خۆی بکات لە سلێمانی هەر قسێ دەکات لە هەولێر هەر قسێ دەکات کە ئێمە ئەو شۆژیانەمان ناوێت و دەسەڵاتەمان ناوێت. ئەگەر فعلا ئازادی هەبێت وفعلا رابرانی واقعی خەڵکی کوردستان رادیکاڵی خەڵکی کوردستان بتوانن یەک ڕۆژ بڕیار بدەن ئەو بڕیاریان بۆ دەبێت کە ئەو هەلومەرجە قابلی قبوڵ دێ بڕوات. بۆیە بەکردەوە چۆن جێبەجێ ئەبێواتە ئەو ڕێگەی کە خەڵکی بتوانێت بیگرێتە بەر بۆ ئەوەی کە کۆتایی بەم بارودۆخە بە یەکجاری بهێنێت و بەدیلێکی تری بۆرژوازی نێتە سەر دەسەڵات ڕێگاکانی گەیشتن بەم ڕێگە چارە و بڕیارە چۆنیە. هەموو ئاڵوگۆڕێکی سیاسی و ئیجتماعی چاپ و خراپ بە ئیجابی و بە خراپ باڵی بە ئیجابی و بە سلبی ڕابەری سیاسی خۆی هەیە. تۆ ئەگەر بوون لە خەڵکی کوردستان بڕیار بدات وەکو چۆن بڕیاری لە ساڵانی 90 بچێتە پشتی پرۆژەی فیدرالیزم و ناسیۆنالیزم بۆرژوازی کوردەوە نەتیجەکەی وە دەبێت کە هەیە. نەتیجەکەی ئەم هەلومەرجەیە لەگا بۆ هەلومەرجە لەگا بۆ بەدبەختەیە کە ئێستا دووچاری بووە. سەرنجام خەڵکی کوردستان بۆ ڕزگاربوون لەوە پێویستی بە ڕابەرایەتێکی بەدیلی سیاسی ڕادیکاڵ و چاپ هەیە. یان پێویستی بەو ڕابەرایەتێ چەپە هەیە کە بانگەوازی ئەوەی دابەجێ خەڵکی کوردستانە بە دویترێکاری کوردستانە بۆ ئەوەی بتوانێت نەک ئەوەی کە ڕزگار بێت بە تەواوەتی ڕزگار بێت بەسەر بەژیانێکی ئاسوودە و کۆمەلگایەکی ئازاد بگات، بەڵکو حتا ئەوەی کە بتوانێت دیفاعێکی سەربەرزانە لە ژیانی خۆی بکات، لە کرامەتی خۆی بکات، دەمانی خۆی بکات، دەبێ لە شێوازی ڕادیکاڵی جەماوەریدا لە پشتی ڕابەرایەتێکی جەماوەری ڕادیکال ڕابوەستێ، شوراکانی خۆی دروستکە، نوێنەرانی ڕاستە و خۆی جەماوەری خۆی بکات بە طرفی حساب بۆ دەرچوون لەو هەلومەرجە. زۆر نامەنطقیە بکرێت چاوەڕوانی ڕزگاری بکەین ئەگەر کۆمەلگای کوردستان، ئەگەر ژنی کوردستان، ئەگەر لاوی کوردستان بیەوێت بۆ نمونە نەک لە هەر تەنیا هەر لە دەسەڵاتێکی و پارتی و ئیسلامی سیاسی ڕزگاری بێت بگرە بتوانێت و بیەوێ ئەمانەتە حدێک لە دەستیان کوردکاتەوە کۆنتڕۆڵیان بکات، ئەوەیە کە ئەو ڕابەرایەتی سیاسی گەورە بکات، ئەو چەپە گەورە بکات، ئەو شێوازە ڕادیکاڵانە بەدەستەوە بگرێت کە مەجاری پێ ئەدا، ڕێگای پێ ئەدات، سەربەرزانە بەرگری لە ژیانی خۆی بکات، سەربەرزانە بڵێم کۆمەلگایە مقدراتی ئەو کۆمەلگایە هی منە بێ بڕیار لەسەر چارەنووسی خۆم بدەم، من دەبێ بڵێم بڕیار بدەم کە بە چ شێوەیەک دەژیم. ئەم بزوتنەوەی ئێمە بینیمان لە یەکەم بزوتنەوەی گەورەی ڕادیکاڵی جەماوەری لە کوردستانە بزوتنەوەی شورایی بوو، بزوتنەوەی شورایی کە هەر لە سەرەتاوە بزوتنەوەی کۆمونیستی و شورایی و کرێکاری بوو کە وتی خەڵک دەبێت ئیرادەی خۆی ڕێکخات. ڕابەرانی ڕادیکاڵی ئەم بۆی کۆمەلگای کوردستان ئەگەر بیانوێت لە بزوتنەوەیەکی فشار بۆ هێندێک داخوازی دیاریکراو ڕزگاریان ببێت، ئەوەیە کە ئەمڕۆ لە کوردستانە واقعیت گەشتوتە جێگایە کە تەنانەت ئاڵوگۆڕی بچووکیش بە لە دەستوردانانی ئاڵوگۆڕی گەورە ممکنە. مثلا تۆ ناتوانانی لە کوردستانی ئەمڕۆیە داوای نان و کار و ئەو شتانە بکەی و لە ڕێگەی بزوتنەوەیکی ئیسلاحیەوە، نا بزوتنەوەیکی ڕادیکاڵی جەماوەری بە ڕابەرایەتێکی چەپی شۆڕژگەر و کۆمونیستەوە کە ئیدعای لەسەر هەموو ژیانی خۆی هەبێت، لەسەر هەموو ئازادی خۆی هەبێت، لەسەر هەر مافێکی خۆی هەبێت، ئەوەیە دەتوانێت سەرنجام هاوسەنجێکی هێزی دیاریکراوی سیاسی وا پێک بێنێت کە هەموو ئەو نەفەسە ڕادیکاڵە، هەموو ئەو ئینسانە معتەرزە ڕادیکاڵانە و لە نێویشیان لە ڕابەرانێک کە تایدا دروست دەبێت بە لە خۆ ڕادیتویەکی گەورەوە بێنە مەیدان بڵێن تر بەسە ئەم هەلومەرجە قابلی قبول نییەوە، کۆمەلگایە قابلی ئەوەیە کەسانی ڕادیکاڵ کۆمونیست و چەپی ئەو کۆمەلگایە خوازیاری کۆمەلگایەکی ئازادن کە ژیانی ئازاد بە حەقی خەڵک دەزانن
بەکارهێنان و کەوت وەرگتن لە ئیمکاناتی ئەو کۆمەلگایە بۆ هاوڵاتیان ئەو کۆمەلگایە بە حەق و مافێکی سوشتی ئەزانن ئەوەی کە دەبێت خەڵک بڕیار بدات مافی ئەوەی هەبێت دەستی هەبێت لە دیاریکردنی چارەنووسخۆی ئەوە ئەتوانێت هاوسنجێکی هێزی سیاسی وا بڕەخسێنێت کە ئەو کۆمەلگایە لە جیرروگازی ئەمڕۆ دەرباسکە لەو بنبەستە لەو قەیرانە سیاسی و کۆمەڵایەتی و ئیداری و فەرهەنگی کە ئەمانە ئێستا بەسەر ئەو کۆمەلگایاندا سەپاندووە دەربازی بێت بەبێ ئەمە هیچ بەبێ ئەو ئیمکانی نییە ئەگەر بێت لێمە تەسەوڕ بکەین مەسەلەن بزوتنەوەی ئەمڕۆیی اعتراضی اجتماعی لە کوردستان بەو ئاستە لە تێگەشتن دەگات ئەوەی کە حتا ئەگەر بنوێ کارەبا دابین بکەم ئەگەر بنوێژیانێکی ئاسایی دابین بکەم دەبێت لەسەر هەموو شتێک مدعی بوو دەبێت لەسەر خۆی چارەوەتی ئەو کۆمەلگایە لەسەر دەسەڵاتەکەی شێوەی بەڕێوەبردنەکەی بێمە مەیدان وەفعلەن دەبێت لە ئاستێکی دیاریکراودا بتوانێت سەر بکەوێت لە باری سیاسیەوە سەر بکەوێت بەمعنایە سەر بکەوێت ینی هیچ بزوتنەوەیەک سەر ناکەوێت ئەگەر ئاسۆی ئەوەی نەبێت کە دەبێت لە جەدەلی سیاسیدا بتوانێت سەرکەوێت بەسەر کۆنەپەرستی سیاسیەدا ئەگەر کۆمەلگای کوردستان بەڕاستی ژنی کوردستان لاوی کوردستان ئازادی خوازی لە کوردستان دیوێت سەر بکەوێت لە ڕێگەی کۆمونیزمەوە سەرکەوێت لە ڕێگەی ئەو حیزبەوە سەرکەوێت بەرنامەی دنیایەکی باشتری هەیە کە پێی وایە بەشەهاتوتە ژیان بۆی ئازاد بژین کە پێی وایە بەشەهاتوتە ژیان بۆ ئەوەی تاقی ژیانێکی ئازاد تاقی بکاتەوە نەک 20 ساڵ 30 ساڵ تۆ تاوێڵ تاڵەبانی ئەڵێت مشکلی ئەوە هەبێت چۆن ئەتوانی کارەباکەی لێ بسەنی حەقی کارەباکەی لێ بسەنی حەقی ئاوەکەی لێ بسەنی چۆن ئەتوانی وای لێ بکەی ناچاری پێکە کاکە جان من کارەکەم ماندوو من کۆمەلگای چەرکێنم تۆ هاتووی ئیشت ئەوەیە دەست بەسەر ئیمکاناتی کۆمەلگادا بگری تەنانەت بۆ مهم نییە کە من نانی سفرام هەیە بۆ مهم نییە من کریکخانۆ بکەم کاسەرێن بەڵێ بە گرنگی ئەزانم بتوانین لە بەرنمەیەکی تردا ئیدامە بەوە بدەین کە چۆن ئەم هەڵسوڕاوانی بزوتنەوەی ناڕەزایەتی درک بەم جیاوازە بکەن و دەستی بۆ بەرن ئەمە ئەهێنێت بەرنمەیەکی تایبەتری بۆ ئەنجام بدەین و یادان لە بەرنمەکانی تردا بتوانیت بەشدار بیت بەڵام لەبەرەوەی کە بابەتی ترماوە لێرەدا دەبێت کۆتایی بەم چاوپێکەوتنە بێنین و بگەڕێنەوە لاتەم بۆ جارێکی تر لێرەدا زۆر سواسانەکەم بۆ دەستەکەی ڕاستانتان هیوادارم سەربەرز و شاد و تەندروست بن و ساوڕێت بۆ گوێگران و بیستران پێشە زۆر سپاس ئازیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە بردومانی ناوچە سنووریەکان بەردەوام دەبین لاگەڵمان بمێنەوە. بەڵای بینەرانی ئازیز دوا بڕگەی ئەمڕۆمان تایبەتە بە تاوتۆکردنی بردومانی ناوچە سنووریەکانەوە ئەم بابەتە تاوتۆ دەکەین لەگەڵ سەردار عەبدوڵڵا حەمە. سەردار عەبدوڵڵا ئێوەرەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی خۆتان باس سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ ئەو بینەرانی کە ئێستامان بین و ئەوانش دواتر ئەمان بینن. بەڵێ جارێکی تر فڕۆکە جەنگیەکانی تورکیا ناوچە سنووریەکان هەم لە کوردستانی عێراق هەم لە سووریا بردومان دەکات. قسەمان زیاتر لەسەر کوردستانی عێراقەکە باز دەکرێت کە ئەمە دەیەمین جار و تەنانەت سەدەمین جاریشەکە ئەم فڕۆکە جەنگیانە سنوور دەبەزێن و ناوچە سنووریەکان بردومان دەکەن. بۆچی تورکیا هێندە دەست ئاوەڵایە و ئەتوانێت ئەم کارە ئەنجام بدات وە ئەوێ بەچی بگات لە ڕێگەی ئەم هێرشانەوە؟ ڕاستیەکەی ئەوەی کە تورکیا بۆچی ئەتوانێت ئەم کارانە بکات هۆکەی ئەوەیە کە حکوومەتێک لە عێراقا هەیە حکوومەتێکی زەعیفە حکوومەتێکە کە ناتوانێت کە سنوورەکانی خۆی بپارێزێت ناتوانێت ئەوەی کە مەسئولیاتی حکوومەتی لەسرە کارەکانی خۆی لەو بوارە جێبەجێ بکات ینی ئەوەی کە لە چوارچێوەیەکی دەوڵەتێکا کە وجودی هەبێت حکوومەتێکی لەو جۆرە لە عێراقانیە. دوو هەم ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانیش حکوومەتێکە کە بۆ ئەوە نییە کە پارێزگاری لە سنوورەکانی خۆی بکات دەسەڵاتێکە بۆ بەرژەوەندیەکی تر هاتۆتە کایەوە بۆ ئەوە نهاتوە کە دیفاع لە سەر و ماڵ و ژیانی خەڵکی کوردستان بکات. لێرە
ئەوەی کە زیاتر دەستی تورکیا ئاوەڵا دەکات ئەم فەزایە ئەمەیە کە هەم حکوومەتی عێراق بەغدا زەعیفە هەم حکوومەتی هەرێمی کوردستان بەرژەوەندیەکی هەیە لەگەڵ ئەم بارودۆخەی کە ئێستا تورکیا توانێت بۆمباران بکات و خەڵکی سیڤیل بکوژێت و مەڕ و ماڵات و زەوی و خانوبەرەی هەموو خەڵکی ئەوێ وێران بکات خەڵکی سنوورەکان وێران بکات مەڕ و ماڵاتیان بکوژێت ئینسانەکان بکوژێت ینی واقعاً هۆکارەکەی هەر ئەوەیە کە لە چوارچێوەیەکە کە تورکیا ئەتوانێت ینی ئەو فەزایی بۆ ئامادەکراوە بۆی زمینەیەکی بۆ ڕەخساوە کە وەکوتم هۆکەی لە زەعیفی حکوومەتی عێراقەوە دەگەڕێتەوە و ئێستا بنمونە بڵێن لە سەردەمی سەدام حوسێن سەدام حوسێن دیکتاتۆرێک بوو فاشستێک بوو بەڵام لە چوارچێوەی دەوڵەتداری دەکرد یعنی بۆ لەو کاتانە مەسەرەن کە حکوومەتی باس لەسەر کار بوو نەیەتوانی دەوڵەت تورکیا نەیەتوانی ئەمە بکات واقعی ئەوەیە کە دەوڵەتێک نییە حکوومەتێک نییە لە عێراقا و لە کوردستاندا ئەگەر بینە سەر ئامانجەکەی باز لە پەکەکە دەکەن کە ئامانجان پێکانی پەکەکەیە ئەگەرچی لە ناو شارەکانیشە دەتوانن دروست کەسانێک دەستنیشان بکەن و بیپێکن بەڵام لە بردومانی ناوچە سنووریەکانە کەسانێکی زۆری خەڵکی مەدەنی و سڤیلی دانیشتوانی ئەو ناوچانەش بنە قوربانی لە ڕوانگەی ئێوە ئامانجی سەرەکی لەم کارانی تورکیادا چییە؟ ئەوەی کە بڵێم ئامانجی سەرەکی تورکیا ئەوەیە کە تەوسیع تەڵەبیە یان بڵێن فراوان خوازیە تورکیا کە لە هەر لە سەردەمی دەوڵەتی عوسمانیەوە کە ئەم هینەی هەیە ئەم ئامانجەی هەبووە هەتا ئێستاش کە دەوڵەتی بڵێن ئەوەردۆغان هەمان کار هەمان سیاست دووبارە ئەکاتەوە سیاسەتی فراوانخوازی کە سیاستێکە کە بۆ ئەوەی کە تورکیا زیاتر ناوچەی زیاتری بکەوێتە بەندەست و شوێنی زیاتری هەبێت و لە ڕووی ئابوووریەوە کە داگیرکاری بکات قازانجی لێ بکات و بەژەندی لێ بکات وەکەوەی کە هەر لە مێژوودا کە هەر بووە ئیمپریالیزمیان هەر دەوڵەتێک کە پەلاماری داوە ئامانجێکی ئابووری بۆ زیاتر یعنی پێش هەموو شتێک لێرە ئامانجی تورکیا لە ناوبردنی پەکەکە نییە و ناشتوانێت بەم ڕێگایە لە ناویبات ومە ڕێگایەک نییە بۆ لە ناوبردنی پەکەکە یان هێزەکانی ڕۆژئاوا لە کوردستانی سووریا واقعاً ئامانجی سەرەکی تورکیا ئەوەیە کە بتوانێت وەزعێتێک دروستکات باردۆخێک دروستکات کە لە ناوچەکان مەسەرەن جێدەستی هەبێت وەکوەوەی کە مەسەرەن هینی هەبێت وەکەوەی کە لە ئازربایجانیش و لە ئەرمینیا شەر هەمان کار دەکات لە یۆنان هەمان کار دەکات دەیەوێت کە ناوچەیەکی فراوانی زیاتر بخاتە ژێر کۆنتترۆلی خۆی وەکو ئەوەی کە مەسەرەن دەیەوێت ئەوەی کە ئیمپراتۆرەتی عوسمانی هینی هەبووە دەستی بەسەرا هەبووە ئەم دەستی بەسەرا بگرێتەوە بخاتەوە ژێر چنگی خۆی لەبەر بەرژەوەندی ئابوووریەکەی زیاتر هەڵوێست و جێگە و ڕێگەی دەسەڵاتدارانی کوردستان چۆن دەبینن دوێنێ گوێم لە نێچیروان بەرزانی بوو دەیوت ئێمە دەمانەوێت دراوسەیەکی باش بین هەم بۆ ئێران هەم بۆ تورکیا و شوێنێک نەبین کە لە ڕێگەی سنوور و ناوچەکانی ئێمەوە مەترسی و هەڕەشە لەسەر ئەم وڵاتانەی دراوسێمان دروست بێت بەڵام بە شێوەیەکی فراوانتر ئێوە هەڵوێستی دەسەڵاتدارانی کوردستان چۆن دەبینین بە تایبەت لەگەڵ ئەم سیاسەتی وڵاتانەدا دەسەڵاتدارانی کوردستان بەرژەوەندیەکی ڕاستەوە خۆیان هەیە لەگەڵ ئەم جۆرە دەوڵەتانە تایبەتی دەوڵەتی تورکیا تایبەتی پارتی دەسەڵاتی پارتی کە لەو سنوورە ئەوکات مەسەرەن عەقدی هەیە لەگەڵ عەقدی پێشتر عەقدی نەوتی هەبووە چەند ئێستا عەقدەکە هەڵوەشایەوە یعنی بەرژەوەندیەکی تایبەتی خۆی هەیە لەگەڵ تورکیا و ڕێگەی پێ ئەدات کە ئەو کارانە بکات و لە قازانجی هەیەتی ئەو چکە مانەوەی دەسەڵاتی بڵێن هەرێمی کوردستان و مانەوەی دەسەڵاتی نێچیروان بارزانی و حیزبەکەی بەندە بەم جۆرە سیاسەتانەوە تان جۆرە سیاسەتانە درێژە پێ بدات
زیاتر دەسەڵاتەکەی تەمەند درێژتر ئەبێت و بەرژەوەندیەکانی ئەم دەسەڵاتە زیاتر بەدی دێت. بۆیە دوو هاوکێشن کە پەیوەندی بە یەکەوە هەیە، یعنی ئەوەی کە دەسەڵاتی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا هەردووکیان هاوبەرژەوەندین لەم مەسەلەیدا، بۆیە دەتوانن کە بۆیە تورکیا دەتوانێت ئەم کار بکە و ئەمانش دەتوانن کە پشتیوانی لێ بکەن. ئەوەی کە مەسەڵەن بابەتی کە دەڵێ ئێمە نامانەوێت ببینە شوێنێک بۆ ئەوەی کە مەترسی بۆ سەر وڵاتانی دراوسێمان دروست بکەین و یاخود لە ڕێگە و ناوچەی وڵات و شوێنی ئێمەوە مەترسی بۆ سەر وڵاتانی دراوسێ دروست بکرێت، مەگەر ئەمە با بڵێن شتێکی مەنتیقی نیە و زۆر وڵاتانی تریش پێڕەوی لێ ناکەن؟ ڕاستیەکەی ئەوەی ئەمان دەیانەوێت ئەوە نییە، واقعاً ئەوە نییە. لێرە کە ئەمان بەرژەوەندی ئەمان بەسراوە بەرژەوەندی بڵێن دەوڵەتانی دراوسێەوە، دەوڵەتانی کۆنەپەرستی ناوچەکەەوە لە هەمیشە. یعنی مەسلەی ئەمنی بۆ ناوچە سنووریەکان گرنگە بۆ هەر وڵاتێک کە هینی بکات، بەڵام ئەو ئەگەر بیاوێت ئەم مەسلەی ئەمنیە حل بکات و لە کوردستان بەکار نهێنرێت بۆ هێرشکردن بۆ سەر وڵاتانی دراوسێ، دەبێت بەتەنگ ئەوە بکە کێشەی سەرەکی کە بۆتە هۆی ئەوەی کە ئەم وەزعی دروست کردووە چارەسەر بکات لە ڕیشەوە. بە نمونە مەسەڵەن ئەگەر ئەو خوازیاری ئەوەیە هێرش نەکرێتە سەر وڵاتانی دراوسێ، دەبێت بێت بە تەنگ چارەسەری کێشەی مەسەلەی میلیەوە بێت لە وڵاتانە کە کێشەی میلیتی هەیە، بە نمونە لە تورکیایە لە کوردستان ڕۆژهەڵات. بۆ ئەوەی کە خەڵکی ناوچە سنووریەکان لەژێر مەترسی بردومانی بەردەوامدا نەبن و بتوانن ژیانی ئاسایی بەڕێ بکەن، ڕێگە چارە چییە؟ ئایا وەلانانی پەکەکەی لەو ناوچانە چۆنیان دەستکردنی تورکیا لەم هێرشانەی کە ئەیکات، یاخود بەرپرسیارەتێک دەگەڕێتەوە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان، یان چ شتێکی تر هەیە بۆ ئەوەی کە ئەگەر لە ڕوانگەی خەڵکی سیڤیلی ناوچەکانەوە تەماشا بکەین؟ لە ڕوانگەی خەڵکەوە ئەگەر ئێمە تەماشای ئەم بارودۆخە بکەین کە ئێستا ئەم بردومان و بارنە ئەمنی کە سپێنراوە بەسەریاندا بکەین، ئەوەیە کە دەبێ بەتەنگ ئەوە بن کە حکوومەتی تورکیا بڵێن دەوڵەتی تورکیا بێت کێشەی نەتەوایەتی لە تورکیا بە ڕێگایەکی ئاشتیانە چارەسەر بکات، بە ڕێگای دەنگدانێکی ئازادانە چارەسەر بکات. ئەو کاتانە کێشەی پەکەکەش نامێنێت، ینی پەکەکە بۆ خۆی ئەو کاتە دەست لە چەک هەڵدەگرێت و دەکشێتەوە چەک هەڵگرتنی پەکەکە، ئەو کاتە هیچ هینێکی نابێت، بڵێن هیچ مەسلحەتێکی تیان نابێت، هیچ بەرژەوەندێکی تیان نابێت کە چەک هەڵگرێت و لێوە هجووم کاتە سەر بڵێن سنوورەکانی تورکیا و حکوومەتی تورکیا. چارەسەری بێ بە دوای چارەسەری ڕیشەیەوە بە دوای خەڵکی تورکیا و هەم خەڵکی کوردستان و هەم ئەو خەڵکە سیڤیلی کە لەو ناوچانەدا ئەبێ داوا بکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا کێشەی میلی لە کوردستانی تورکیا چارەسەر بکەن بۆ ئەوەی ئیتر شەڕ و نائەمنی لە ناوچەکەیاندا کۆتایی پێبێت. دوای ئەوە مەسەلەی ئەوەی کە ئەمڕۆ پەکەکە لە ناوچەی قەندیلا سنگارەی گرتووە لە حکوومەتی تورکیا، هۆکەی ئەوەیە کە ڕیشەیەک هەیە کە ڕیشەیەکی ئەساسی هەیە کە لە چارەسەر نەکراوە، کێشەیەکی ڕئیسی هەیە کە چارەسەر نەکراوە لە کوردستانی تورکیا، کە ئەویش مەسەلەی میلیە. تا مەسەلەی میلی حل نەبێت، تاوەکو ئەم کێشەیە لە ڕیشەوە چارەسەر نەکرێت، ئەم بارودۆخەش کۆتایی پێ نایەت. لەبەرەوە خەڵکی سیڤیلی ئەم وڵات ئەم ناوچێش ئەبێ ئەمە داواکاری ڕئیسیان، بەڵام بۆ داواکاری دەست بەجێ و ئەوانە ئەوەیە کە حکوومەتی تورکیا لە کوردستان بچێتە دەرەوە، لە سنوورەکانی کوردستان بچێتە دەرەوە، یعنی واز لەوە بێنێت کە ئیتر بڵێ ئەمە بە بیانی پەکەکەوە هێرش دەکاتە سەریان وە خەڵکی سیڤیلی ناوچەکە ئەبنە قوربانی و ئێستا نەک هەر ناوچەی سنووریەکە تورکیا ئەتوانێت بێتە ناو عمقی کوردستانشەوە، دێتە لە پێنجوێن خەڵکی مەدەنی ئەکوژێت، لە سلێمانی خەڵکی مەدەنی ئەکوژێت. یعنی ڕاستیەکەی ئەوەیە کە بێ
هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم خەڵکی کوردستان و هەم خەڵکی دنیا بە دوای چارەسەر ڕیشەیی ئەم کێشەیەوە بن ئەم کێشەیەکی سەدان ساڵیە کە ماوەتەوە لە تورکیا ماوەتەوە کە کێشەی میلیە تا کێشەی میلی چارەسەر نەبێت ئەم بارودۆخەش هەر ئەوە دەمێنێتەوە کۆتایی پێ نایەت. پرسیارم نەماوە ئەگەر شتێک مابێ ئێوە خۆتان بتانەوە بە کورتی ئاماژەی پێ بدەن سەبارەت بەم کەیسی بردومانی ناوچە سنووریەکان لەلایەن تورکیاوە. ڕاستیەکەی تاوەکو ئەم دەسەڵاتانە هەبن تاوەکو دەسەڵاتێکی فاشستی وەکو تورکیا و ئەردۆغان هەبێت تاوەکو ئەم دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان هەیە هەبێت تاوەکو حکوومەتی عێراق بەم جۆرە بێت بەم جۆرە حکوومەت بکات ئەم کێشانش کۆتایی نایەت بردومانی خەڵکی مەدەنی کۆتایی نایە شەڕ و ئاژاوە و نائەمنی لە سنوورەکان و لە کوردستاندا کۆتایی نایەت ڕێگایەک بۆ ئەوەی کە بتوانرێت کۆتایی بەم وەزعە بهێنرێت ئەوەیە کە هەم حکوومەتی عێراق ببێتە حکوومەتێک دەوڵەتێک کە دەوڵەتێکی غێرە قەومی غێرە دینی دەوڵەتێکی سکۆلار لەسەر بنەمای هاوڵاتی بوون دامەزرێت و هەروەها لە کوردستانیش بە هەمان شێوە ئەم دەسەڵاتی یەکێتی و پارتی دەبێت لە کەنار بخرێن چونکە ئەمانە بەرژەوەندیان هەیە لەگەڵ ئەم جۆرە بارودۆخەدا و هێشتنەوەی ئەم بارودۆخە ئەبێت دەسەڵاتی خەڵک لە کوردستاندا دامەزرێت دەسەڵاتی شوراکانی خەڵک دەسەڵاتی نوێنەرانی خەڵک ئەمەش لە ڕێگەی ڕاپەڕین و ڕاماڵی ئەم دەسەڵاتەوە دەبێت تاوەکو ئەگەر ئەم دەسەڵاتە لە ئاوا بم شێوەیە بمێنێتەوە بارودۆخەکەش دەمێنێتەوە بۆیە کۆتایی هاتنی ئەم بارودۆخە بەوە بەندەکە ئەم دەسەڵاتە لە کەنار بنجە و دەسەڵاتی خەڵک جێگای بکرێتەوە. سەردار عەبدوڵڵا حەمە زۆر سوپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سوپاس بۆ ئێوە ماندوو نەبن. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بۆ هەر شاد و سەرکەوتوو بن.